حەمە عەلی مژدە خۆش بیت چەند سیاریان هێناوە گوێ بگرە ماسی سەرڕەشەکەی تایە ئەی ئافرم گوێ بگرە حەمە عەلی جوان جواندایان ئەگریت هەمویانم بووە خەیتە ناو مەخزەنەکەەوە کاکە مشتری وەستاوە نەوەستاوە کەیفی خۆیەتی من جارێ دەستکایی ناکەم هەتا هەمووی پۆلیش نەکەم ئەی چۆن کرێکات چەنە هێناوە 5 کرێکار یەکی 6,000 بەرێ بەسە ئەی ڕۆکەمە بیکەمە 20 سار 1 دقە حەمە عەلی ئەرێژنەکە تۆقە چییە؟ بابە فەقیر فێری کەی سبێنە بێت تێری کەی ئەمڕۆ 5,000 سبێنە بیکەی بە 6 دو سبێ داوای دەولیەکە وازی لێ بێنە هەرە بۆنە ڕەزیلی کورە مەسەلە ڕەزیلی نی ئاخر فەقیری هەر بە فەقیری خۆیەوە جوانە حەمە عەلی کاکەیەکی 6,000 بەرێ بەسە با فێر نەبن باشە نانخواردنی چی لێنان نەخۆن بابا بڵێ با لێ نامخۆن بڵێ با لێنە ئەمەژنەوە لەوێ نامخۆن حەقن نەبێ بەسەرە من قساکەم نانیان نەیتێ با فێر نەبن بابە دەبڵێ بابێ لێرە نامخۆن توای دقە حەمە عەلی ئەرێژنەکە من لێ زۆریان ئەمێ تا لێرە بیان نەمێ حەدیان چێ مەمنە بەخوا ئەژنۆ میانشکێن هەتا دە یارمەتیە و فەقیرانە بە هەتە جوان نییە بەسە ئەلو حەمە عەلی کاکە گیان 6,000 بەرێ و نانوشتیان بۆ نەکری با بڕۆنەوە دەبڕە دەی بەس مارسیچەکە ئامان دەسیتیەوە نێن بۆ بۆم شەوە ڕۆڵە بۆ بەم شەوە تۆ پارەم بۆ هێنی هەمووی لە مەغزەندایە لە قاسەکە قەیناکە زۆر من خۆم سبێنێ نایم بۆ شەریکە دەبڕۆ دەی زەنگیشم دەرمێنە دەبنە دەی زۆر سەیرە وەڵڵاهی ئەم حەمە عەلی هەر لە خۆیەوە شتی وا ئەڵێ هەر لەو چە تاقانەکەی من مژدەم بەرێ مارسی سەرڕەشەکە گێتەوەی علامەتە گەورەکەی پێوەیە ئاخر مۆدێل چی لێ بکەم چی لێ بکەی مناڵی لێستا و سیاری مێری بەدەست خۆیان لە شتێک پورە بابە هەموو ڕۆژێ حەسەنی لە دواوە نێرە مەڵێم ئەوەی سەیری کرد دوو فیشێکی پێوە نییە خۆی ئیشمان چییە پارە هەیە سوڵحەکەین شتێکی تر گۆرانی بێژێکی کە پێموتی بۆ بەیانی یەکچەکە من حەسەنم ناردوتمە ڕۆڵە بڕۆ گۆرانی بێژێک بێنەوەی کە تۆ ناوەکە بۆم خستە کاغەزێک و یامێ وتم لە ژێر عەرز بۆ مەینتە سەعرەت وتی دڵنیا بەگم وا بزانە لای خۆتە منش لێرە مژدە دەمێت تۆ بەیانی ئیدی میلادت نییە بۆ بەیانی نامانەوێ وا بزانە گۆرانی بێژەکە لێرەیە گۆرانی بێژی چی ماڵی کاگرە و تەعزیانە دراوسێن ئەجریان گرانە حەیامانە چێ یا ڕێز و احترامی دراوسێنە ماوە شتەکە کە تۆ قسەکەی من دوو شاخم لێ ڕوێزانی حەقم چێ بەسەر دراوسێ تەعزیە هەیە نیەتی قیروسیا بابە من کەیف و سەفای خۆمەکەم هەمە کچەکەم عیدی میلادێتی من نەقم چێ بەسەرەوە دە باشە بڕۆ نەوەکو حەسەن بێ و حەسەنە ئەزاری تۆ پارە هاری کردو عەزیز بەک تۆ زۆر سەیریش نەکە زانی پارە بە بەلاش پێیاگرێ شو خاقي من هالناصي بخوا هالناصي بخوا بس حسن شنو زوري تو ها شو خاجان شو هذه بزانم شو كرت وناسي اي افر من وناسي اي كوا شي قولاني بيرجاكي كبير دسم لكم ها دسم لكم حسن زاين شي هسم نيو مردودة كم اخي بخوا زور قرا كل بابا من سبني وكتب عيدي ميلادي تو باسي تجيبو منكي اذا باشا خو بس هنا بسيطه اخي شلون بسيطه تو بيان نكردوا خوم قوراني يلا اخي تني شلون تو بخوا خراب باشا وباجني وبتذا كل بابا حاليكي كم بودو زرو حسن رجال لي كم من شي بوك تشمبلم دوزيمو حل بموبايلك باشا تساوي ئێساکە پێش یێڵی جۆرەکە پێ ناخۆشە قەیچێکە قەیچێکە ژنەکە من ئێنرژیم فولە ئەنرژیە فولە بە موبایل ئەو داغانە بێت موبایلە نوا گۆرانی تایە با بە کزی لە ژوورە تەواو کونی تەپڵەکە نەنێ بەجێمەوە ڕەت من دڵم ئاو ناخواتەوە عیلاجم بۆکەیت باشە بڕۆ لەبەر چاومون بە دەبڕۆ ئەمرن نەمێنێ مڕەبع ها كاكا تشي دي بقول ماشي بقول سلامت بي والله وين راسي بوني وقشتها بسر وجلاك ما زورم بي خوش اگر شيشه قشت بو بكيت نانك وبيخو وشي تشي كاكا جازو سوي بوني لا تقشتي وايا كربوني قشت بس عقب خير انا قابر سيمو حزم ليتي قرب سرم جاو شيشه باباوشيا بيسن بيش يلم اگر ابو تو زي تماتر شيتي كي ور اخواك شيشه قشت دي هذه تمات واصي بين ساقب ئەم هەتیوە هەتازل بێت کارە بێت ئەوم پێ ناخۆش دەوازیان لێ بێنە السلام عليكم جواد چییە
زلامێکی فەقیر لە بەدرگایە بۆنی ئەم دوو کەڵم و کەڵم گۆشتەی کردووە ئەڵێ برسیمە و دوو ششم بەریم جا چاوی دەرەها و برسێتی خۆ قابلە هەتی بەخێوەکەم بڕۆ دەریکە بڕۆ ئەیە ڕۆ چی ئێڕۆ ئەوە نەفسە وەرە بابە نەفسیتی من نەقم چێ بەسەرەوە فەقیرە نیەتی من گۆشتی خۆم قابلە شەریکە باشمە هات دەریکە بڕۆ دەریکە بەسە خۆمە چم ئەیە وەرە مەڕۆژ نەکە چاوچنۆت دانیشە دانیشە دەزانی چی دەست و خۆش بێ وەڵڵاهی ئەم فەقیر مەقیر لە کۆڵمان نابێت دوانی وەنیە جەواد جەواد ئەمان تۆ نەچی بۆ میسر بۆ چکە لێ بە جێڵن گێ براو ئاخە تۆ وەرە فەقی تۆ بۆنی گۆشتی من بکەی وە نییە ئەرە بەخوا دو ساڵ پیا لە مەلە کاکە و لاسیکە سووتێ هیچ گۆشت نییە هەر لە گۆشتە شو بۆم بێنە بۆ دانیشتی تۆ ئەی وەڵڵاهی توزانم هەسا عەمرن نەمێن زەی یاڵا بۆتی تێک قوربان وەڵڵاهی نازان هیچ نەیمێ نامێت دەبڕە کاکە دەبڕۆ ئەی لەوە دانیشتووە هەژدە یا ڕەب العالمین هەموو کەرە بۆ دروست کردوتەوە مامە گیان دادی گیان جۆم لە هەموو شتێک و دایکی بم خوا گەورەیە خوا کڵاوی بۆ بەڕوو دروست کردووە ڕۆڵە چی کرەوە گۆشتە کوڕم دەبێنە شیشی هەر بە هەوای شان نەیسووتێنیت وەش عزیز بەک گوێی لە قسەکانێ بۆ دڵی شکا وەشا چۆپەڕی دڵمەوە ئەو بۆن و بەرامە چوو بم چاوی دەرە هاوملی ئەشکا فەقیرە بۆ خۆی فەقیرە وەش با بچێ بۆ کاسبی ناکات کاسبی چی بکە قەچەکە شیشێکمانەیە خۆ بۆ کەممان ناکرد نایەمێ بۆ بیەمێ نایەمێ خۆمەی خۆم بۆنە ڕەزیل و پسکەی دەبەسە بەسە دەی تەواو تەلەفۆنە داخی ئەم عەناتەی ئێوەش هەلو ها ئەی سیارەکان هەمووی گڕی کرد ئەی باوکەڕۆ قاسەکەتان ڕزگاکە پێم بڵێ قوڕ بە سەرم گڕی کردووە چی پارەمە بوو لەوەیە بوو تازە تیاسوم دەبڕۆ عەمرن نمێنێ بۆ تۆ خۆت و خەبەرێک یاتمێ دەبڕۆ وەڵاژنەکە تیاسوم کوڕە چی قەی ناکە من تەواو ئیفلاسم کرد کوڕێ کوڕمە سە وەختی گۆشی مریشکە ئەی هاوار باوکە ئیفلاسی کە تەواو هاتمە سەر ساجی عەلی مەژدەی خۆ قاسەکەیان ڕزگار کرد کوڕنەوەڵە قاسی چی ئەی سیارەکانیان کوژانەوە کوڕە لەوە خۆشتر چییە؟ گۆرای بێژم بەیاگرت ئەی بەخێر نەی تۆ بۆ خاتی پێخەمە کوێر دوایکی دوایکی من ئیفلاسم کرد دینارێکم نەما بەڕاستە؟ وەڵڵا تازە تەواو من سەری خۆمەڵەکردم بۆ کەژوکیەوە خۆ بەکوژم بەخوا خۆچی چیە کوشی پیاوەکە دانیشە لە بوون و نەبوو من لەگەڵ تامێژن بۆچی باشە ها بچنەوە ماڵی باوکتان تەواو من سەری خۆمەڵەکردم جا بۆ وا بکەم حەسەنەوە دەماچێمەرە بە یەک فیشێک بنم بە تەختی ناوچەوانی خۆمەوە دەبێنە عزیز لەگەڵی شەیتان وەرە خوارەوە دەبێنە حەسەن کوڕاکڕ عزیز بە قوربانە من دەماچی شش دانەماگەیەک فیشەشتیانی بۆ نەکڕیوم دەتەواو من هەرڕۆم کاکە گیان سەری خۆم هەڵەگرم ئێمە ئەو کەژوکیەوە تەواو باوکەی چی وەرە چیم بۆینە ڕۆڵە باوکێ قوڕ کرا بە سەریە مەعرەزەکەمان سووتە سیارە هەموو بوو بە کۆفۆی ئاگر قاسەکە پڕ بوو لە پارە سووتە پشتم شکاشکە وەراچی کاکە خوا گەورەی ئامەند و بیللا بەڵام تازە منی پلاسم کە من بۆ مردن باشم من ئەڕۆم ئاگاتان لە خۆتان بێ ئەچنەوە ماڵی باپیرەتان من تەواو ئەچمە و کەژوکیەوە با یادگاریش خۆ ئەمەتان بالا بێ مەڵە دەقەکەی پشتێ بالا بێ و تەواو جامانەیە ئەڕۆمە ئێمە و کەژوکیەوە وەڵڵا ئامۆژم بۆ قورعانە مەزبعەکەی نەبینی تاری بوو کەوتە ناوی جوانە ژنەکە جوانە ئەمەراغا بەڵێ پیرۆزێ بێ یاخوا بیەوەی ئیشەڵڵا زۆر سپاس ژنەکە من چەند لە تۆ رازیم خواژەوەڵە لێ ڕازی بێ لەم ڕۆژانە لەو کۆڵانی ئەو دیۆڕۆشتم باس و مەدحی جەنابە بوو ئەیان و هەزار ڕەحمەت لە قەبری باوکی بۆ خۆی و کچی تێگەیشتی ئەو کولی ماڵێک لێەوە هاتۆ دوو مریشکی یاوینەتێ ئەی چۆن ئەمەراغا خۆمم لەبیرە برسێتیم زۆر دی ئینسان نابێ لە خۆی بگۆڕەکەتی کێنانی هەبوو تەبعانی تەبان منیش وەکو تۆ فەقیریم زۆر دیوە لە خوا بە زیابێ خوا ئەم سەرۆت و سامانی یاومەتێ تا ئەتوانم ئەی بەخشم سپاس بۆ خوا لەخوا بە زیاد لەخوا بە زیاد بێ
چکە هەرەمرین بەجێڵین بۆ کوێ بین ژنەکە ئێمەوە وەختی خۆی بەڕووتی هاتوونێتە ئەم دنیاە بەڕووتی ژەڕۆین و ناتوانین یەخشت لەگەڵ خۆمان بەرین لەبەرەوە خوا ئەو سەربەتی یاوینێتی تا ئەتوانی گردنە ئازابێ ببەخشە باشە گیانی باوکە ها کوڕم خێر ئەڵێم بۆ سیارەکەم بۆ ناگۆڕی بۆ کوڕم سیارەکە عیبی چی خوانێ بڕێک و پێکە مۆدیلەکەی تۆزیێ فەرقی هەیە ئەتیادیە کاکە گیان ئەمە زیامەسرەفە ئیسرافەی تو بۆچی بۆ بگۆڕم کاکە گیان وڵای برادەرەکان ئەڵێم باوکە زۆر دەوڵەمەە ئای بۆ سیارەکۆنە پێ بە قسەی برادەر مەکە با ئیشەڵا بچینە پێشە ئاسێ 4 ساڵی کە تۆش گەورە ئەبیت و بۆ شێ گۆڕم باشە کوڕم وڵای سیارەکە شمەکەڵی نەما خوا گەوری شەڵا بۆ دەگۆڕم وا بزانم دەرگایە بڕۆ بزانێ چییە باشە دەی ئافەرم کوڕی باوکی ئەلو گیان هەموویتان بردە گەڕاجەکەوە یاخوا لەشتان ساق بێ دەستان خۆش بێ ئەزانی چیم بۆکەی بە ساقە بم ئەو کرێکارانە نانە 15,000 کەمە بە ساقە بم یەکی 30,000یان بەرێ نەژیێڵی بڕۆنەوتاران و کەبابێکی چەورە خۆن باشە دەیخوا گارە بێ خوافیز دەیخوا لێو قبولکە یاخوا ئامینی شەڵڵا چی بکەینی تر ئا کوڕە بخێر گیان فەقیرێک هاتووەڵێ خواردنم بەشم کوڕم با بێتە ژوورە خوانەی بڕێوە هەمووی خواردنە بۆ نەیبی خوا ئاغاوازی لێ بێنە خۆ دەزانی فەقیر خۆشەویستی خوایە خۆمە چم بۆ لە بڕۆ دەی دەستە خۆش بێ هەسە کوڕم با ئەو گۆشتە نەسووتێت تۆزی ئەم دیوادی بکە لە هەسە دەی ئافەرم ئافەرم ژنەکە پێم خۆشە فەرموو خاڵە عزیز بەک ئەگە بەرسیتە فەرموارە ژوورۆ ژنەکەی بۆ فەقیرە و نهێنیا ژوورێ پارێنان بخوا سپاس بۆ تۆ خوای گیان ئەم دنیاە چۆنە چۆنە دە تێم گەێنە چی بۆ مەسەلا ئەزانی و فەقیرەکە لە دەرگایە کێ بوو کێ بوو مێردە کۆنەکە بوو نا بۆ ما بوو ئای هەزار ڕەحمەت لە پێشینان ئەڵێن ڕۆژان ڕۆژی لە دوایە